طبعا ئێمە لە زەمانێکان زەمانێکی زۆر ترسناک لە ئەڵێ دەرزی مەسەن لە ئەوەی خەڵکە ئەبینێ بەڵام سوژنی گەورە لە چاوی خۆیان نابینێ. تەسەوور کە ئینسان بەعکسەوە کەسی موسڵمان شتی خەڵک کە ئەبینێ موسڵمان ئەگە بینێ زەلەتێکی گەورەی کردو هەڵەیەکی زۆر گەورەی کردو بچووک سێریەکە ئەڵێ خوا ئەرحەم ڕاحیم ئینشاءالله خوا عەفوی ئەکا دوعای خەیری بۆ ئەکا بەس هی خۆی بە گەورە ئەزانێ نەک بەعکسەوە. ئەو فکرێکی ئیسلامی نییە شتی بچووکی خەڵک گەورەکەتەوە هی خۆت بڵێ ئەرحەم ڕاحیم نەخوا لێمە بەخشێ. ئەو فکرێکی ئیسلامی نییە. فکرە ئیسلامەکە بەعکسی ئەو ئیتیجاهەوە بەڕەحمە لەگەڵ خەڵکە لەگەڵ خۆیان توندە ئەذلة على المؤمنين زەلیل لەگەڵ ئیماندارانە توند نییە بەرامبەریان. بۆیە ئەگەر کەسێکت بینیم ئیتیجاهەکەی بەعکسەوە بۆ شتی بچووکی خەڵکی زۆر بە گەورەزانیەوە حتمما شتی گەورەی خۆی بە بچووکە زانێ. بەڵام ئەگەر هەمیشە شتی گەورەی خەڵک کە هەڵا ئەکەن ئەم بە بچووکی سیر کرد داوای عەفوی کرد لەخوا بۆیان ئەو کاتە شتە بچووکەکانی خۆی لە چاویان زۆر گەورە. بۆیە فەرمێ فەرقی منافق و موسڵمان ئەوەیە منافق گوناهەکانی خۆی وەکو مێشولەیەکی بچووک ئەبینێ ئیماندار گوناهەکانی خۆی وەکو کێوێکی گەورە بەسەر سەریەوە ئەبینێ زۆر لێ ئەترسێ هەمیشە لە عاقبەتی خراپ ئەترسێ.